پیغمبری خو علیه الصلاة والسلام به یەکێک فەرموو ئەوە کەی نوێژە بڕۆ بیکەرەوە. ئەمەش طبعا حەدیثێکی مهمە کە فێر ببین زۆر دەرسی لێ وەرەگیرێ، بۆیە لەگەڵەوەیە کە کتێبەکە مختصەرە ئەمە هێنراوەتەوە. هەندێک کەس خێرا نوێژەکەی کات و لەفزەکانی بە لەرفە دەرەبڕە یاکە نەسەڵات المستەقیم ئینە نەعەمتە عەلەیهیم ئاوە لە هەناسە وەرگرتن و دانەوەیە هەر لەفزەکانەڵێ ڕاکەڕاکێکی هەیە نوێژەکانی ئاوا تۆمارەکە بە حسابی خۆی فەرزێکی لەسەر خۆی لابردووە. چاوەڕوانی پاداشتیشە، بێگومان چاوەڕوانی پاداشتیشە. ئەنجا خاستن لەم زەمانە خەڵک نوێژ ناکە وەکو کابرایکی عوامی ئەمەی وڵاغلووی نوێژی کردوتیان بەراتەوە نوێژە چی ئەرەوە چەند ڕکاتت کردی دە کەیفە خۆیتیش خۆی 4 ڕکاتی لێ هەڵگرێ، یعنی ئەو 5 ڕکاتی کردو 6 ڕکات کردو ئاگای لە هیچی نییە سوژدەی سەوی بۆ نابا دوایڵە دەخوای گەورە کەیفی خۆیتی با 4 لێ هەڵگرێتەوە خۆ 4 باشیارتیایە یعنی کابرا وەزانێ معاملە لەگەڵ خوای گەورە کە تەماتەی ڕزی بەفرۆش. طبعا جایز نی بە تەکیدەوە ئەنجا ئێمە نازانە کە خوای گەورە لێی وەرنەگرتووە، بۆیە ضەروریە فێر کرێ چکە لە ڕوکنەکانە سرەوتی نییە، یا نازانە چەند ڕکاتی کردووە یا ڕوکنی نەکردووە. بۆیە ئەم حەدیثە ضەروری هۆشی بدەینێ کە لە بوخاری و مسلمایە أن رجلا دخل المسجد يصلي ورسول الله صلى الله عليه وسلم في ناحية المسجد فجاء فسلم عليه فقال له وعليك السلام ارجع فصل فإنك لم تصلي. فرجع فصلى ثم سلم فقال وعليك السلام ارجع فصلي فإنك لم تصلي. فقال في الثالثة فعلمني. قال إذا قمت إلى الصلاة فاسبغ الوضوء ثم استقبل القبلة فكبر واقرأ ما تيسر معك من القرآن ثم اركع حتى تطمئن راكعا ثم ارفع رأسك حتى تعتدل قائما ثم اسجد حتى تطمئن ساجدا ثم ارفع حتى تستوي وتطمئن جالسا ثم اسجد حتى تطمئن ساجدا ثم ارفع حتى تستوي قائما ثم افعل ذلك في صلاتك كلها. كابراك هاتا مزقوتك ونجي دابس وبيغمري خواش صلى الله عليه وسلم لكناري مزقوتك تشريفية بوليو دانشتو دوای توابونی نوێژەکە کابرا هاتە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و سەلامی لێ کرد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی وعەلەیکم السەلام یا وعەلەیک السەلام بە تایبەتی بۆ ئەو کردووە وعەلەیک السەلام بگەڕێرە نوێژەکەت بکە چونکە تۆ نوێژت نەکرد. ئەویش گەڕایە و نوێژەکەی کردەوە پاشان هاتەوە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و سەلامی لێ کردەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەوە وعەلەیک السەلام بگەڕێرە نوێژەکەت بکە چونکە تۆ نوێژت نەکرد. لە سێمین جارە کابرا فەرمووی دێسا فێرم کە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کە هەستایت بۆ نوێژ دەست نوێژت بە چاچی بگرە پاشان ڕوو بکەرە قیبلە تەکبیرەی ئیحرام بکە نوێژ دابەستە پاشان لەو قورئانەی لەبەرتە چەندت بۆ ئاسان بوو بیخوێنە پاشان بچۆرە ڕکوع و بمێنەرەوە تا جەستە دەسرەوێ ئۆقرە بگرە پاشان بچۆرە سوژدە و بمێنەرەوە تا جەستە دەسرەوێت و ئۆقرە ئەگرێ ئەنجا سەرت بەرز کەرەوە دانیشە و ئاواش بمێنەرەوە تا جەستە ئەسرەوێت و ئۆقرە ئەگرێ پاشان بچۆرەوە بۆ سوژدە و بمێنەرەوە تا جەستە ئەسرەوێت و ئۆقرە ئەگرێ پاشان هەستەرەوە سەر پێ و ڕاوەستە لە هەموو نوێژەکانتە ئاوا بکە. ئەبینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەفی کردنی نوێژەکەی کرد لە کاتێکە کە هەموو ئەیان بینی کە نوێژەکە کابر ڕوکن و واجبەکانیەکە لە دەستپێکەوە تا سەلامدانەوەی کردووە کەچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی فەرموو فإنك لم تصل تۆ نوێژت نەکرد چکە لە دوای بزاوت و حەرەکاتەکان نەئەسرەوت و یەکسەر تەکمیلەیە کرد کەمێک هێدیانە نەیکرد کەوا بوو هێمن بوون و سرەوتنی دوای حەرەکاتەکان ڕوکنە و ئەنجامدانی فەرزە نەسرەوتن نوێژەکە بەتاڵەکاتوە. یعنی هەرخوای پەروەردگار لێمان قبوڵ کە ئەخۆ چەند نوێژی وامان کردووە لە قیامەتەوە پێمانەوترێتەوە فإنك لم تصلي هاوار بمە یعنی بزانە و کەسە چ زیانێکی لێکرد کە بەم شێوەیە بە حساب نوێژەکەی کردووە بەڵام لە ڕاستیە قبوڵ نەبووە. ئەنجا هەندێک کەس زۆر سادە سەیری ئەم مەسەلەیەکە
هەر بۆ ئەوەندەی کە بەڵێ خوا غەفور ڕەحیمە کورە وەریەگرێ ئەخر خوا غەفور ڕەحیمە بەڵام مەرجی داناوە یعنی خوای پەروەردگار قانونی داناوە تۆ حافظ قورئان بی بەڵام ئەگەر مە لە نەزانی خستیانی تە ئاوا خنچێی لە مەسافەیەکی زۆر دوورە هەموو شتێک شەر بە ئیرادەی خوای گەورەیە بەس سونەتی ژیانی داناوە قانونی داناوە ڕێسای داناوە ئەم ژیان بۆم عیبادەتانەش ڕێسای داناوە تۆ کابرا بەبێ دەستنوێژ بیکە یار قبوڵ نابێت یا لە ناو نوێژەکە دەستنوێژەکەی شکاوێت لێرەش تەبعا نەمانێکەوە باسمان کرد تا ڕادێک زۆر بە کورتی ئەمە نوێژکردنەکەیە کە ئینسانی موسڵمان پێویستە ئیحتیمامیان پێ بدا و بشزانێت کە نوێژەکان بانگ و قامەتیان هەیە هەروەها بزانێت کە ڕوکنەکان مەرجەکانی نوێژ چییە ڕوکنەکانی چین و نوێژ بە چی بەتاڵە بێتەوە و نوێژەکەشی بەهێمنی بکە بەڵکو خوای پەروەردگار لێی قبوڵکە ئینشاءالله خوای گەورە ئێمەشوی وەسەلامەت سەرکەوتووکە و مەش باسی ڕوکنی دووەمی نوێژکردنەکە بوو أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله